ژمارە ئێمە لە گرێبەستی 500 کەسەکە ژمارەمان 32 کەس بوو کە ئیسنامان بۆ کرابوو بەڵام ئێستا بەپێی ئەو پسپۆرەی کە حکوومەت داوای دەکات بۆ پەرستاری زانکۆ و سەرکردن تەنها 6 کەسمان سوودمەند دەبین دەبێ 26 کەسمان بنێردرێتەوە ماڵەوە کە لە کاتێکدا ئەم کارمەندانە بەبێ ئەوەی گوێ بدەنە مەترسی سەرجیانی خۆیان و ماڵە منداڵیان ڕۆژانە خزمەتی ئەو دەڤەرانیان دەکرد کە لە کاتێکدا کارمەندی ڕسمی یاخود هیچ کەسێک ئامادە نەبوو بچێ دەوام کە لەو شوێنە کە بۆ خۆتان ئاگدارن کەرنتینە هاتە بۆکایەوە کە مەترسی لە سەرجانی هاوڵاتیان بوو بەڵام ئەوانە بێگوێدانە هیچ مەترسیەک ئامادە بوون. ئێمە داواکارین ئەو گرێبەستەی کە ئێستا هاتوتە پێش دەرفەتێکە بۆ ئێمە کە لە پای ئەو پاداشتەیە لە پای ئەو پاداشتی هاتوو بۆ ئەو کارمەندانی کە ڕۆژانێک خزمەتی کۆڕۆنایان کردو بەڵام ئێستا کە کۆڕۆنا نەماوە دەیانەوێت ئێمە بێبەشکن لەبەر ئەوەی ئێمە پسپۆڕیمان جیاوازە بەدەر لەو بڕیاری کە هاتووە. ئێمە دەمانەوێت دووبارە ئیسلامان بۆ بکرێت بە هەر شێوەیەک بێبەش نەکرێن چونکە ئێستا کۆڕۆنا نەماوە نامانەوێت بێبەش بن و دەرفەتێکە بۆ ئێمە.